دیارێمە ئێستا لە سەر گۆڕستانی بەکرەژوین لە سلێمانی لێرە دیمەنێک لە وەفا بینیت ئەو کەسانە بینیت کە لە ماوەی تەمەنیاندا ئەم پزیشکە بەناوبانگەی سلێمانیان ناسیوە ئەتوانم بەڵام ئەمڕۆ ئەوەندەی هاوڕێکانی و ئەو کەسانی کە لە نزیکەوە ئەم دکتۆرە بەناوبانگەی سلێمانی دکتۆر دیار نەجیبیان ناسیوە زیاترن لەو کەسانەی کە کەسوکار و خزمین و ئەمڕۆ هاتوونەتە سەر قەبران بۆ گۆڕستانی بەکرەجۆ لە سلێمانی لێرە تاجەگوڵینەی ڕێز دانراوە و هەمووان بە جلی ڕەشەوە بە ماتەمەوە هاتوونەتە ئێرە بۆی بەشدار بن لە خەمێک کە ماوەی 5 ڕۆژە لە سلێمانیدا باز دەکرێت چونکە ئەمە جگەلەوەی کە لە شوێنەکەی خۆیدا دکتۆرێک یان پزیشکێکی باش بووە بۆ و نەخۆشانی کە سەردانی دەکرد بەردەوام لە ڕێگەی شاشەی تەلەڤیزیۆنەکانیشەوە ڕێنمایی پزیشکی دەدا بە هاوڵاتیان کە ئەمە ڕۆڵێکی گرنگی هەبوو لەوەی ئەو کەسانشی کە نەیانتوانێت بچنە نەخۆشخانەی شۆڕش لە ڕێگەی شاشەی تیڤەکانەوە بتوانن سوود لە ڕێنمایە پزیشکەکانی وەربگرن. جا ئەمڕۆ دەستگای تەندروستی پێشمەرگە وەک وەفایەک هاتوونەتە ئێرە بۆ سەر قەبرەکەی یان بۆ سەر گۆڕەکەی بۆ ئەوەی وەفای دەستگای تەندروستی پێشمەرگە و وەفای ئەو تەمەنە لە هاوڕێتی لێرە دەرببڕن. من لەگەڵ دکتۆر هێمن عاسی بەڕێوەبەری گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە قسە دەکەم و ئەمەشی کە دەیبینن ئەمە دیمەنی سەرقەبرانی بەکرەجوویە کە هەم هاوڕێیانی و هەم دەستگای تەندروستی پێشمەرگەش ئەمڕۆ وەک وەفایەک لە پێنجەمین ڕۆژی یان لە دەستدانی پزیشکی سلێمانیدا لێرن. کاک دکتۆر ناوخەمی خۆمانتان بۆ دەڕبنین بە ناوی دەستگای میدیای کورساتەوە و پێیانتان چیە لەم ئێمەش بە ناوی دەستگای تەندروستی پێشمەرگەوە بۆ کەسوکار و خانەوادی بەڕێز کاک عەقی دکتۆر دیار مەلا عەبدولکەریمی و دەڕێز پزیشکان کارمەندانی دەستگای تەندروستی پێشمەرگە ئەفسەران هاوڕێیان و خزمان دەرەبڕین و ئیشەڵا ئەمە دۆ ناخۆشیمان بێت ئیشەڵا جێگەی بەهەشتە بێت. کاک تۆ دیار هەر دکتۆری دەستگای تەندروستی پێشمەرگە نەبوو هەر کوڕی ئەو خانەوادە بەڕێزە نەبوو دکتۆر دیاری هەموو شارەکە بوو بناوەکەی بەخۆی بوو دیار بوو لە ناو شارەکەماندا دکتۆری ئۆتیزم بوو دکتۆری پێشمەرگە و کەسوکاری شەهید بوو دکتۆری هەژار و کەم دەرامەتەکان بوو پزیشکی هەمومان بوو بێجگەلەوەی عەقیدێکی پزیشکی بوو بەڕێوەبەری کلینیکی استیشاری بوو هەموو کاتەکانی تەرخان کردبوو بۆ نەخۆش هەموو ڕۆژێک لەو دەستگایە بەردەوام دەوامی دەکرد بێگوێدانە هیچ کات و ساتێک بۆ خۆی تەنها خەریکی خزمەتکردن بوو لە شەڕی داعیشە بەردەوام ئەو چەند ساڵە لە بەرەکانی جەنگ بوو خزمەتێکی زۆری ئەو دەستگای کردبوو ئەو کلێنەی دکتۆر دیار بەجێشتە بەڕاستی بە هیچ کەس پڕ ناکرێتەوە ئینشاڵڵا خوا بیخاتە بەهەشت و کەسوکارەکەی دڵنەواییکەین و ئێمە هەمومان دکتۆر دیارین و ئینشاڵڵا چی بێمەش بکرێت لە خزمەتیان و لە یادی ناکەن. هەڵەسێکە بۆ گیان لە زانی دکتۆر دیار دەربڕدرا هەم لە سلێمانی و هەم لە دەستگای تەندروستی پێشمەرگە و هەم ئەوانشی کە لە نزیکەوە ناسی تا چەند هاندەرە بێ بۆ کارمەندانی دیکە بۆ پزیشکانی دیکە کە بم گیانەی دکتۆر دیارەوە خزمەتی خەڵک بکەن. هیوادارین هەمومان چاو لە دکتۆر دیارکەین چکە مردن یەک جارە ئینشاڵڵا هەمومان بەو ڕێبازەیەوە بڕۆینەوە و بتوانین لە دوای خۆمان ئاوەکو و ڕێز و وەفای خەڵک یادمان بکاتەوە بەداخۆ هیچمان پێ ناوەتەوە بۆ دکتۆر دیار لەوە زیاتر. کاک هاوژین یعنی هەر کەسێک لە نزیکەوە دکتۆر دیاری ناسی بێت یادگارێکی هەیە لەگەڵی هیچ شتێکی تایبەتی دکتۆر دیار هەیە باسی پێویان ئەو فەراغە کێ ئەتوان پڕی بکەنەوە پێت وایە ئەو فەراغە بکەن. سەرەتا بەخێر بێن منیش لێرەوە سەرخۆشی خۆمان جارێکە ڕاگەێنین و داوا لە خوای گەوراکەم سەبووری خانەوادە و کەسوکار و خزمانی بدا و سەبووری ئێمە بدا وەکو هاوڕێ و هاوپیشە و هاوکارانی دکتۆر دیار و سەبووری پزیشکان و کارمەندانی تەندروستی و فەرمانبەران و ئەفسەرانی دەستگای تەندروستی پێشمەرگە بدا. وەکو کاک دکتۆر باسی کرد دکتۆر دیار هی هەموو لایەک بوو جیاوازی هیچ کەسێکی ناکرد خزمەتی کرد بەردەوام و زۆر بێتەماح بوو لەگەڵ فەقیر بوو لەگەڵ هەژار بوو چەندین شوێن بە خۆبەخش ئەڕۆی لە کەنیسەکان بۆ ئۆتیزم بۆ شەلل دەماغەکان لە شەڕی داعش من 4 ساڵ خۆم لەگەڵی بووم ینی دەورێکی گرنگی بینیوە لە هەموو نەهامەتەکانە دەورێکی گرنگی بینیوە و بەڕێوەبەری کلینیکی ڕاوێژکاری
دەستگای تەندروستی پێشمەرگە بووە عقیدێکی هێزەکانی هەفتا بووە ئێمە بە لە دەستدانی فەراغێکی گەورە دروست بووە بە ئاسانی هاوکارێکی گرنگ و سەرەکی هەژارانیش بوو ئەمە تا چەند هی هەژاران بووە هی هەرچوا پارچەکەی کوردستان بووە تەنانەتی برادرانی کۆمەڵە و دیموکرات و هەموو ئەوانە هەمان شایەتی بۆ دەن کە خزمەتی هەموو لایەکی کردووە بۆیە ئێمە زۆر خەمبارین زۆر نیگەرانین بە لە دەستدانی ئەم دکتۆرە دڵسۆزەی خۆمان خۆی گەورە سەبووری هەموو لایەکمان بات و نمونەی وەکو دکتۆر دیار ئیشەڵا لە کۆمەڵگاکەمانە زۆر بێ بەڵێ ئەمە زانیاریەکان بوو لەسەر بەڕێوەچوونی ماتەم بۆ دکتۆر دیار لێرە ئەتوانین بڵین کەمنە و پزیشکانەی کە بەناوبانگن و توانیوانە بەم شێوەیە لە جێگەی بڵین لە دڵی خەڵکدا جێگەی خۆیان بکەنەوە و ببنە ناوبانگێک کە هەموو کەسێک لە شوێنی خۆی کاتێک کە هەواڵێک ئاوە بەم شێوەیە لەسەر بیستێت لە دڵەوە پێی ناخۆش بێت چونکە وەک دەزانین لە شاری سلێمانیدا چەندی پزیشکی بەناوبانگ هەبوو پێشتر بەڵام کەمنەوە کەسانی کە بەم شێوەیە خەڵک بە ئەسەفە بۆ گیان لە دەزانێت